سپاس بۆ ئێوە، سپاس بۆ شاشە ڕەنجینە سەوز جوانەکەی گەلی کوردستان کە ئێوەش ئەم شەوە لەگەڵمانە بوون لە ڕووماڵکردنی ئاهەنگەکان سواسانەکەین. بەڕاستی شەوێکی ئارام بەڕێوەچوو بە ئەرک و ماندووبوونی براکانمان لە ئاسایشی سلێمانی لە پۆلیسی هاتی چۆ لە بەرگری شارستانی لە لیوایەکی پاراستن. هێزەکانی ئمە تا بەرەبیان لەسەر شەقامون لە کوچە و کۆڵانەکانی شاری سلێمانیا بوون. دواتر کە کەس لەسەر شەقام نەما هێزەکانی مەگەڕاوە تۆ پشوویەک باو بە هەمان شێوە لە دوای نیوەڕۆ هێزەکانمانە بینێن لە شەقام و لە شوێنە گشتیەکانە. ئەوەی کە شایانی باسکردن ئەتوانم بڵم کە هیچ ڕووداوێک لە شاری سلێمانیا نەبووە، نە ڕووداوی تەقەکردن و بریندارکردنی خەڵک، نە ڕووداوی دزی. هەندێک پێکدادانی ئۆتۆمبیل هەبووە و هیچ حاڵەتێکی تر لە شاری سلێمانیەوە بۆیە جێگای شانازیە کە سوپاسی سەرجەم هێزەکانی بەڕێبەرایەتەکانی ناو شاری سلێمانی بکەین کە بە ماندووبوونێکی زۆر توانیان ئەم پلانە جێبەجێ بکەن. لەگەڵیشا زۆر سوپاسی هاوڵاتیانەکەین کە هاوکارمان بوون لە پێدانی زانیاری و لە پەیڕێویکردنی ئەو ڕێنمایانەی کە پارێزگاری سلێمانی و پۆلیسی سلێمانی بۆیان دانابوون.